بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان چوار لایەنە ناڕازیەکەی هەرێم و برێت ماگۆڕک کۆبوونەوە ئەمڕۆ لە شاری سلێمانی هەرێکە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و هاوپەیمانی دموکراسی و دادپەروەری لەگەڵ برێت ماگۆڕک نوێنەری تایبەتی ئەمریکا لە شەڕی دژی داعش کۆبوونەوە لە کۆبوونەوەکەدا برێت ماگۆڕک داوای لەو لایەنە نەکردووە کە بایکۆتی پرۆسەی سیاسی عێراق نەکەن. بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی دکتۆر ئەمین بەکر ئەندامی پەرلەمانی عێراق لە هەولێریشەوە سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆ قەناعەت پێهێنانی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی و یەکگرتوو تا بەشداری لە پرۆسەی سیاسی لە عێراقدا بکەن. خواستی ئەمریکاش لە ئێستادا ئەوەیە ئەو چوار لایەنە بەشدار بن لە پرۆسەی سیاسی. حیزبە ناڕازیەکانیشی سەرپشک کرد تا دوابڕیاری خۆیان لەو بارەیەوە بدەن. ئەوەی بۆ ئەوان گرنگ بووە باسییان کرد سێشت بوو بە هەمان شێوە. یەکەم ئەوان زۆر بە جددی ئەم هەڵوێستەی ئێمەیان وەرگرتووە ئەو سکاڵانیان وەرگرتووە و لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان یۆنامی و نێردەی تایبەتی سکرتەری گشتی نەتەوە یەکگرتوەکان یان کوبیش لەسەر خەتن بۆ ئەوی بەوردی بەدەرهاتوون بکرێت بۆ سکاڵاکان. خاڵی دووەم پرسی بەشداریکردنە لە حکوومەتە کە ئەو بڕیاریان بۆ خۆمان جێهێشتووە ئەم لایەنە. خاڵی سێهەمیش تەرکیزێکی زۆر کرا لەسەرەوەی کۆتایی بێت بە تەزویر، کۆتایی بێت بە ساختەکاری و هەڵبژاردنێکی ڕێکوپێ بکرێ بە تایبەت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بڕیارە لە 39 بکرێ و ئەوان وتیان ئێمە هەموو پشتیوانیەک پیشانەین بۆ ئەوەی کە ئەو هەڵبژاردنە بە سەرکەوتوو بێت. دوایین خاڵکە گرنگە بۆ هاوڵاتیانی کوردستان بزانن کە ئێمە سووری لەسەر هەڵوەستەکانی خۆمان و بە هیچ شێوەیەک سازش لەسەر دەنگی هاوڵاتیانی کوردستان ناکەین. ئەو چوار لایەنە لە کۆبوونەوەکەیاندا لەگەڵ نێردەی سەرۆکی ئەمریکا ئەوەیان وتووە تا کۆمیسیۆن وەڵامیان نەداتەوە و پەردە لەسەر ئەو ساختەکاریانەی کراوە هەڵ نەدرێتەوە. ئەوان بە یەکریزی یەک بڕیاریان هەیە، ئەویش بایکۆتی پرۆسەی سیاسیە. هەرچەندە مەکگۆڕک لە کۆبوونەوەکەدا ئەوەی وتووە کە ئەمریکا نیگەرانە لەسەر ئەو سکاڵانەی تۆمار کراوە و بە جددی شکاری لەسەر دەکەن، بەڵام دوجار پەردەلادان لەسەر ساختەکاریەکان یاخود دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکان قەناعەت بۆ چوار لایەنە دەهێنێت. ئەوەی بۆ ئێمە گرنگ بوو سێ خاڵی سەرەکی بوو. یەکەم ئەم چوار لایەنە یەک ڕیزین لە هەڵوێستەکانمانە و ئەو ئەنجامە ڕەدەکەینەوە، ئەو پرۆسەیە ڕەدەکەینەوە. ئەم ئەنجامە تەنها تەزویر نییە بەڵکو گۆڕینی تەواوی ئەنجام و پرۆسەکەیە. خاڵێکی ترکە گرنگە بۆ ئێمە ئەم تەزویرکردنە بەم ئاستە باڵایە بەم ئاشکرایە کە ڕوونە بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان و دەوڵەتان و ئەتوانم بڵێ وڵاتانی دنیاش ئەوەیە کە ئەم ئەبێتە هۆی ناسەقامگیری، ئەبێتە هۆی تێکچوونی ئاسایش لە هەرێمی کوردستانەوە. ئەو لایەنانەی ئەم هەنگاوانەیان ناوە بەرپرسیارن. دوا بەدوای کۆبوونەوەی چوار لایەنەکە لەگەڵ مەکگۆڕک ئەو حیزبانە کۆبوونەوەیەکی نیوکاژمێریان ئەنجامدا بۆ هەڵسەنگاندنی خواستەکانی ئەمریکا و بەشداریان لە پرۆسەی سیاسی. قسەی کۆتاییشیان ئەوە بوو تا نیگەرانیەکانیان نەڕەوێننەوە لەسەر بڕیاری بایکۆت بەردەوام دەبن و لەو ڕێگەیەشی گرتویانە پشتی یەکدی بەرنادەن. ڕەمیا عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر بەخێرمەنگ سەرتر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆ برێت ماگۆڕک نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا لە شەڕی دژی داعش چ پامێکی هێناو بۆ ئەو چوار لایەنەی کە ناڕازین لە ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق؟ سەرتا بەنای خۆی گەورە بەڕاستیە سەردانەکەی برێت ماگۆڕک بریتیە لە هەوڵێکی ئەمریکیەکان بۆ ئەوەی کە هاوکێشەی سیاسی عێراق لە ئایندەیە بەلای خۆیان ڕابکێشن. ئەم ینی لەناو عێراق خۆتان نەزانن ساحەی ململانەی نێوان بە تایبەتی دوو جەمسەری ئێران و ئەمریکایە بە تایبەت و زۆرێک هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە بە شێوازی حکوومەتی ئایندە ئەو شێوەیە بێت یاخود ئەو لایەنانە بن کە سەر بە لایەنی خۆیان. لە ئێستادا لە ئیتاڕی گشتەکەدا تەمەن ئێمەمان لەبیر بێت کە ئەمریکا و بەرژەوەندەکانی وا دەخوازن سەیری ینی عێراق وەکو یەک دایرە بینن و هاوکێشە سیاسیەکە بە شێوازە بکەوێتەوە کە لە بەرژەوەندیان بێت.
لە کاتێکا کە ئێمە وەکو لایەنە کوردستانەکانی ئەوانی لە هەرێمی کوردستاندا کە زەرمەندی گەورە بووین لەم هەڵبژاردنەیە بەهۆی تەزویرە زۆرەی کە لێمان کراوە ئێمە لە ڕاستیە خەمی خۆمانە برادێکم زۆزار باسیەوەکە دەڵێت جانتاکە ئێمە جانتاکەمان دزراوە خەڵک باسی شتێکی ترمان بۆکە ئێمە کێشەکەی ئێمەوەیە کە دەنگانمان دزراوە ئەم دەنگە دزراوانە تاکو نێنەوە تۆ ناتوانانی ینی یەکەم دووسکۆ لە بەردەمی کۆمەڵی کێشەی کۆمەڵ جەماوەەکەی خۆت هەیە چونکە ڕازی نییە بەوەی کاو دەنگی بدزێ و تۆش بێدەنگبی دووش بەرامبەر بەغدا و هەر لایەنێکی تریشکەچیتە پێکاتی هەر حکوومەتێک و یاداوای هەر هاوپەیمانێکی یا هەر ئەتێبچیت هەر تشکیلی حکوومەتێک تۆ هێزێکی کەمت هەیە برێت ماگۆر تەژدەی ئێمەی کردووە کە بەشدار بین لە عملی سیاسی لە بەغدا و تەنانەت ئیشارتی بەوەش داوە ئەگەر کورد بێک لیست بەشدار بێت کەواتە بێتە گەورترین لیست بەڵام لە ڕاستیە ئەمە ممکن نییە لەبەر چی ممکن نیە لەبەرەوەی ئێمە بە تایبەتی ینی یەکڕێزی پێشەوەی کە لە بەغا بێت توانین یەکڕێزبین بێ لێرە یەکڕێزبین ئەبێ لێرە غەدر لە یەکتری نەکەین لەبێ لێرە فێڵ لە یەکتری نەکەین تەزویر سەر یەک نەکەین تەقە لە یەکتر نەکەین ئەوەی کە کراوە لە سلێمانی لەو شوێنانە ئەوەیە کە بەڕاستی ئەمە ینی مانایەک بۆ یەکڕێزی ناوەتەوە لەسەر ئەم شێوازە ئەمڕۆکەمەش بەبرێت ماگۆڕک نەدراوە کە ئەم یەکڕێزیە دروست نایبوون و نەباس شوێنی و فشەکانش کەندراون بە تەنانەت تەفاهمیشیە بۆ ئەوە ئێمە هەر ئەمەش ینی ئەگەر دقت بگری ئێمە پێش چەند ڕۆژێک نوێنەری هەر چوار لایەنە سیاسیەکە کە لە کۆمەڵی ئیسلامی کاکزانە ڕۆستایی بوو لە یەکگرتووی ئیسلامی دکتۆر موسەنا بوو لە هاوپەیمانیش کاک زێرەبانی بوو و منیش لە گۆڕان سەردانی سەفارەتی بەریتانیمان کرد سەردانی سەفارەتی ئەمریکیمان کرد سەردانی نەتەوە یەکگرتوەکانمان کرد بەڵێ بزینەوەی لەگەڵ هەندێک لایەنی سیاسی و کەسایەتی سیاسیش دانیشتین هەموو مۆزانەمان باس کردوون ئەوان تەفاهمیان کردووە و تەنانەت ئەو کاتە سەفاری ئەمریکی بە ئێمەوەدی ترمە ئێمە قسە لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان ئەکەین بۆی هەڵوێستی بۆ دوای ئەوەش بەیاننامەیەکی نەتەوە یەکگرتوەکان دەرچووە سەر مۆزوعی هەڵبژاردن و داواکە کۆمیسیۆنی بەڵای هەڵبژاردنەکان باشە بەس مەبەستان چی بوو لەوەی کە من وێنم بینی وێنەی ڕەخری گشتی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ برێت ماگۆڕک تەنانەت شوێنی و فشەکانشی نیشاندرا کە شەوی ئاشکراکردنی ئەنجامەکان درابوون بە بارەگەی سەرەکی بزوتنەوەی گۆڕان لە گردی زەرگەتە بۆی تەفاهمیەوە وەزا بکەن کە گۆڕان تایەتی بۆی تەفاهمیەوە بکەن کە ئێمە لە هێزیشی مەدەنی ناسکەرین لە کوردستاندا و کەرەسەی کارکردن و خەباتکردنمان کەرەسەیەکی دموکراسیە کاتێک کە بازنەکانی دموکراسی تەستکەکەنەوە پێویست ناکە گلەیمان لێ بکەن کە هەڵوێستمان بۆ وایە کاتێک کە ینی دەستەخەنە بینەخاقی دموکراسیەت و ئازادی لەم هەرێمەیە دەنگدانە عاملەی دموکراتیە دەنگی خەڵگەزن ئازادی ڕادەربڕینە خەڵک سەرکوتەکەن کەواتە ئەمە وا دەخوازت تۆ ئەبێ هەڵوێستێکت دەبێت تۆ ئەبێ ینی چاوەڕێی ئەوە نەکەی کە بە شێوازێکی زۆر نۆرمەڵ تەعامل بکەیت چونکە ئێمە لەژێر فشارین فشارێک کە اعتیمادمان لەسەر دموکراسی و دەسەڵاتی مەدەنیە لە کوردستاندا و ئێستا ئەم دموکراسیە و دەسەڵاتکردنی دەسەڵات لە ڕێگەی پرۆسی هەڵبژاردنەوە کەوتۆ ژێر پرسیارەوە هیچ مانایشی بۆ نەماوەتەوە لە لای ترەوە ئێمە هێزێکی مەدەنین هەموو وەسیلە مەدینەکان بەکاردێنین بەڵام لە لایەنەکانی بەرامبەرمان دەیانێت بە چەک بتوان ئەم دەنگە ئازادە ئەم دەنگە لێرە بێدەنگکە بەس ئەو داواکاریەوەی هەبوو بە فەرمی کە ئەو لایەنە بایکۆت نەکەن وایە ئەوان تا ئەم دەقەیە وایان پێ باشە پێیان بەڵام تەفەومی لە هەمان کاتە تەفەومی ئەوەکەن کە ئێمە لە سدۆخەکەین و تێگەیشتون لەوەی کە غەدرمان لەکراوە تەزویری زۆر کراوە و هەندێک لە بەڵکانیان خۆیان لایە خۆشیان دێ بەڵگیان لایە لەسەر ئەم تەزویرە زۆرێکە کراوە و خۆشیان ئامادەیەوان دەربڕیوە کە لەگە بە تەنسیق لەگەڵ نەتەوە یەکگرتوەکاندا کارکن بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە لانی کەمی بۆی لە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانە دووبارە نەبێتەوە بەڵام ئیتر هەڵوێستی لایەنە سیاسەکان بە تایبەتی گۆڕان و ئەم لایەنێکە لەگەڵیان ئەمریکا زۆر فشاریان لێ ناکات چونکە ئازانن لە چ دۆخەکان سوپاس دەکەم کاکتۆر ئەگەر بچینە هەولێر لای کاک سەلیم کۆی کاک سەلیم بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان سەبارەت بەوەی کە ئەو داواکاریی کە ئەمڕۆ کراوە باز لەوە کرد کە داوە لە ئێوە و کوچوار لایەنەکە کراوە کە بەشدار بن لە پرۆسی سیاسی و بایکۆتی نەکەن لەلایەن نوێنەری ئەمریکاوە ئایا ئەمە فشارە یاخود داواکاریە هیچ فشارێکتان لەسەرە کە ئێوە بۆی بارەسەوی کە
بەشدار بن؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەو دەرفەتە سەلام و ڕێز و سەلام و ڕێزم هەیە بۆ کاک ئەمین و بینێرانی بەڕێزیش. بە تاکید من پێم وایە خودی سەردانەکە گرنگیی خۆی هەیە کە ئەمریکا تۆتە سەرخەد و بەدەم ئەو لایەنانەوە هاتووە و یەکدەنجی لایەنەکانیش ئەو گرنگی خۆی هەبووە کە بۆتە فشارێک لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەمریکا UN و لەسەر ئاسی عێراقیش کە ئەمە تەزویر و دەنگ دزینێکی زۆر کراوە لە هەرێمی کوردستان و وەکو خێر بە لایەنەکان بکەن تەوزیعی کورسیەکان و دەنگەکانیان کردووە بە کەیف خوانە و لایەنانە ئەوە دەگەێنێت کە یەک دەنجی و یەک ڕیزی ئەو چوار لایەنە و لایەنەکانی تریژ گرنگی خۆی هەیە بۆ ئەوی بتوانین پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان گۆڕانی بەسەردابێ و ئیدامەی پێ بدرێ بەرەو ئاڕاستەیەکی باش و سەحیح کە ئێمە بتوانین خزمەتی لە کۆی گشتی خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین. ئەم پێم وایە گرنگیەکەی لەوەدا هەر چوار لایەنەکەی بینیوە و پەیامی خۆیان بە تایبەتی پەیامی ئەمریکا بەنسبەت عێراقەوە دیارە کە دەیەوێت سەخامگیری و ئەم حکوومەتە پێک بێ و لە داهاتووە وەکو دەڕێ ئەوەی کەوان بە تەمان لە جێبەجێکردنی بڕیارەکانی ئەم سەبارەت بە عێراق بۆ هەرێمی کوردستان و پابەندبوونی هەرێمی کوردستانیش بە عێراقەوە ئەوە لە ئەجندەی کاریوانە بەهۆی کۆمەڵی ئیتیفاق لەگە هەرێما کردویانە لە ڕووی سەربازی و ئەمنی و ئەوانەوە هەم بەرامبەر بە عێراقیش کە لە پێش هەڵبژاردنەکان ئەو دەسەڵاتیاندا هەموو جێناوەکانیان تەسلیمی عێراق کردەوە و هەرێمی کوردستانیان ناسار کرد کە بە هەموو بڕیارەکان و فشارەکانی عێراق ڕازی بێ بۆ پابەندبوون بە دەستورەوە. ئەوە لە دوای ئەو 15 ساڵەی ڕابردوو کە هەرێم شتیوای بەخۆوە نەبینی بووە لە ئەنجامی فیدرالی بەرە و سربەخۆیی دەڕۆی. ئێستا 180 بایان داوەتەوە کە مسابقەیەوە دەکەن چێ زووتر بگاتە بەغدا. بەڵێ بەس سەبارەت بەوەی کە ئایەوەی کە مرۆ و داواکاریە بووە ئێوە وەکو فشار دەیبینن ئەو داواکاری کە ئەمریکا بەڕوو منە پێی باش بووە کە ئێوە بایکۆتی پرۆسەی سیاسی نەکەن؟ ئەوان وەکو پێشنیارە کە خودی سەردانەکە دیارە کە گرنگێکی بەو چوار لایەنە داوە و بە داواکاری ئەو لایەنە داوە پێشنیاریشیان بۆ کردووە کە بۆ داهاتوو ئەمە سیاسەتی ئەمریکایە کە بەشدار بن ئەم لایەنانە بەشدار بن لە عێراقا سەرڕای ئەو هەموو تەزویر و فێرکردنەی کە لە هەرێمی کوردستان لە جێناوکان لەو لایەنانە کراوە ئەوان لەگەڵەوەدان کە بەشدار بەرام ئەوە وەکو پێشنیارە بۆ بەردەمی ئەو لایەنانە و ئەوەش بەڕاستی ئێمە هەم لە بەرامبەر UN هەم بەرامبەر بە ئەمریکیەکان هەموو ئەوانەی خۆمان داوەتە دەستیان و ئەوان کوڕی لەوەش ناکەن و بەداداچوونیشی بۆ دەکەن کەینێک ئەو لایەنانەش گەیشتنە و قەنەعاتەی کە بە فیعلی بەپێی ئەو دەستورە ئەو یاسای کۆمیسیۆنێ ئەم لایەنانەی کە تەزویریان کردووە با ئیجراعاتیان لەگەڵ بکەن ئەو کاتە دەکرێت ئەو لایەنانش قسەی تر بکەن. بەڵێ بەس بۆی بۆ بینەران ڕوون بێ ئەوەندەی کە ئێوە ئاگدار من وەڵامی ئەو چوار لایەنە چی بووە بۆ نوێنەری ئەمریکا بۆی کە بایکۆتی پرۆسەی سیاسی نەکەن یعنی چی وەڵامێکیانە بۆ یاخود ئەوان چ داواکاریێکیان خستۆتە ڕوو لەو کۆبوونەوەیدا؟ داواکاری ئەو لایەنانە دیارە کە مەسەلەی ئەو تەزویر و فرتوفێڕەی کە لە هەرێمی کوردستان کراوە لە جێناوکان کراوە و بینای دەوڵەتی عێراقی لەسەرەوە ناکرێت کە ئەم لایەنانە بتوانن لە ڕێگەی کۆمیسیۆنەوە ئەو هەموو تەزویرە بکەن و لایەنەکانی کەەوە دەنجی خەڵک بدزن و مەحرومی بکەن لەوەی کە ئێستا کەس نازانێت چێ نوێنەری چێیە و ئەوان خۆیان کردوتە ساحب لەوەی کە وەکو بڵێ دەنگکانیان دابەش کردو بەسەر ئەو لایەنانەیە. ئەمە دیارە نیگەرانی لایەنەکان دیارە و بۆ پرۆسەی سیاسیش بەشداریکردن لە حکوومەتە ئێمە پێمان وایە قەنەعەتمان وایە کە ئەمە هیچ جەدوایەکی نابێ بەو شێوەیە کە بتوانی بەشداربی لە سیاست و حکومڕانی داهاتوی عێراقەوە دەنجی لایەنەکان دیارەوە بەڵگە و دەلیلیشمان دیارە لەوەی کە ئەوانە گوتراوە و ئەوانیش لەلای خۆیانەوە دیارە پێشەوەی کە بێش بە دوواداچوونیان بۆ کردووەوە لە هەفتەی ڕابردووژیان کۆڤید نوێنەری نەتەوە یەکگرتوەکان دیسان لەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقا داوای کردبوو کە بە دوواداچوون بۆ ئەو دەنگە ناڕەزایانە بکرێ ینی دەنگە ناڕەزایەکانش هەر لە هەرێمی کوردستان ئەو چوار لایەنە نییە لە جێناوکان هەیە و لەسەر ئاستی عێراق هەیە بەڵام بەلایەنی ئەمریکاوە کە گرنگی ئەوەیە کە
دروستکردنی حکومەتی داهاتوو و جێبەجێکردنی ئەو بڕیارانەی کە هەیە هەندێک بڕیارەیە کە پابندبوون بە دەستورەوە پێ و دەستورەیەن عێراق هەم هەرێم و هەم حکوومەتی عێراقیش ملزەم کاتچکەوە لەسەر ئاستێکە کە ئێستا دیارە بۆ گۆڕانکاریم پێم وایە لە ڕووی سیاسەتی ئەمریکاوە مەسلەی دووبارە هەڵبژاردنەوە و یان ڕاگررتنی و پرۆسەیە لەوەی قورس بێ بۆوان. بەڵێ زۆر باشە بەس وەکو بایکۆت هیچ بریارێک درراوە تا ئێستا بۆی لای خەڵکی کوردستان ڕوون بێ ئێستا ئەو چوار لایەنە بریاریان داوە ئایا بایکۆت دەکەن یاخود بایکۆت ناکەن تاکو ئێستا بریار یەکلاکەرەوە دراوە لەو بارەیەوە؟ وەڵی تا ئێستا ئەگەرێکی بەهێزە چکە ئێمە قەنەعەتمان وانە بەو شێوەیە کە بەشداری لە پرۆسەی سیاسی عێراق بکەین ئەوەش بەلای ئەمریکاوە خاڵێکی گرینگە و بە هەندێکی وەرگرتووە ینی داواکاری و چوارلایەنەی بە هەند وەرگرتووە بۆ یاتۆنە سەرخەت و کۆبوونەوە لەگەڵ ئەو لایەنانەکەنەوە تا ئێستا ئەو چوارلایەنە لەسەرەوە یەک دەنگن ینی ئەوە قەنەعەتی جەماوەری شەروایە و قەنەعەتی پێگەی حیزبەکانیش لە خوارێ هەروایە بەڵام تا ئێستا نەبووتە بڕیارێک و ئێمە تا ئێستا چاوەڕێی بڕیارەکانی کۆمیسیۆنین نەتەوە یەکگرتوەکانین دادگای باڵاین بەوەی کە ئیجراعات بکرێ ینی ئەم لایەنانە ئیجراعاتیان لەگەڵ بەپێی ئەو دەستورە ئەو یاسایانەی لە کۆمیسیۆنە کە هەر لایەنێک هەر لە میساقی شەرەفی نەتەوە یەکگرتوەکانیش کە بە ئامادەیی یان کۆڤیس کراوە ئەوەش دەکرێت ینی بەپێی ئەو ڕێنمایانەی کە هەیە و ئەو لایەنانە بەشدارن لەو میساقە. بەڵێ سوپاس دەکەم دۆتەگەرم بۆ لای بەرز کاک دکتۆر سەبارەت بەوەی کە بەڕێزت وت نوێنەری ئەمریکا داوای کردو کە ئەو چوارلایەنە بێکەوە فراکسیۆنێک پێک بێنن لە بەغداد؟ نەخێر داوای کردو کە پێی باش بۆ بەشدار بین. مۆزووی دروستکردنی فراکسیۆنیان هاوپەیمانەتی من بە خۆم پێم وایە ئەمە ڕێی منە و ئەم هەڵوێست و یەکدەنجیان وابێت گەشەی پێ بدرێ ئەم هەڵوێست و یەکدەنجی یەک دوو چوار لایەنەکە و بکرێت بتوانێت هاوپەیمانەتێکی استراتیژی دروست بکرێت بۆ ئەوی کە بتوانین ببینە بەرەیەکی بەدیل بۆ ئەو دوو حزبەی کە ئەوە نزیکەی ئەو زیاد لە 2 دەیەوە کە ئەم کوردستانەدا دۆشن و داهات و سامانی و کوردستانە بن و تەتان دەخەیە دەنگکان شێزن. چۆن نەتوانین ئەمە بکرێت پێم وایە ئەمە ینی ئیرادەیەکی باشی دەوێت خۆی لاکردنەوەی دەوێت لەسەر بەرنمەیە کە بتوانێت دەم هاوپەیمانەتی دروست بکرێت ئەمە پێشنیاری منە بۆ ینی ئومێ دەکەم ینی کار لەسەر ئەمە بکەن چونکە بەبێ کارکردن بۆ دروستکردنی هاوپەیمانەتێکی بەهێز کە هەموو لایەنەکان کۆکاتەوە بەتایبەتی ئەوانی بەری مارزە بەڵام مەبەسمە ئەو ناتوانین ئێستا بۆ منە داواکاری ئەمریکیەکان چۆن مامەڵە لەگەڵا بکرێت چوار لایەنە داوایان کردووە کە وان بەشدار بن لە پرۆسەکە. هاوڕێجان ئەمریکیەکان وەکو باسم کرد لە پێشەوە لە پێشترا باسیەوە ئەوە کرێ ئەمریکیەکان خاریتەی سیاسی گشتی عێراقیان بەلاو گرنگە بەلایەنەوە مهم نییە ینی ئەگەر زۆر لە کوردستاندا لە هەرێمی کوردستاندا هێزێک یان دوو هێز یا سێ هێز نان لە پێشەوە بۆیە دوجار ئەوان دەیانەوێمە تەواو بێت بەڵام دوجار چێ زەرمەندە یەک ئەزمموی دموکراسی لە کوردستانە زەرمەندە بێت چونکە ینی بەچوونمان بۆ ناو هەر حکوومەتێک بەتایبەت ئەگەر لەگەڵ ئەو دوو لایەنە بچینە بەرەیەکەوە بە ناوی کوردایەتی و لەژێر نایسەتی کوردایەتی و ئەوانەیە کە لە ڕاستیا هیچی ئەمە ڕاست نییە چونکە ڕاست بواە هەر ئەو لایەنەی کە بانگەشەی کوردایەتیە کرد و نزیک بوونەوەی لە مالیکی و لەوان لە هێزە عێراقیەکان بە خیانەتدانا ئەمڕۆ بەخۆی ناچۆ باوەشیانەوە ئەمە ئەبێ ئەمە باش بزانین ئەمریکیەکان سەیری وێنە گشتێکاکەن بەڵام دوجار ئێمە بەرژەوەنی خۆمان نەزانین خەڵکی هەرێمی کوردستان گرنگترە بۆ ئێمە ئەبێ ئێمە بزانین پێش هەموو شتێک دموکراسیەت ئەگەر نەتوانین ئێمە شەڕی لەسەرکەین کەواتە چوون لەسەر چ بنەمایەک خۆ بۆ جەولەی دووەم و سێهەمی هەڵبژاردن ئامادە بکەین چۆن بتوانین بیر لەوە بکەینەوە لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەڵگۆڕی دەسەڵات بکەین کاتێک ئێمە هەمیشە تەزویر لێ بکرێ و بەسەر تا بچێشتێ و تۆ بێدەنگ بیت و قبوڵی بکەی کەواتە تۆ کەواتە بە هەموو شتێ ڕازیە بیت نابێ ڕازی بیت ئەبێ هەڵوێستت هەبێ ئەم هەڵوێستە هەڵوێستێکی مەدەنیە هەڵوێستێکی ترە وەک قەزەیەشکەیە ئەگەر ئەو هاوپەیمانەتی دروست بکرێ و هاوپەیمانەتی بڕیاری لێبدا ئەگەر ناو هێزانەی کە مەسئولیەتیان لە ئەسوێ مەسەلەی بایکۆتەکە کەی مەسەلەن لایەنەیەک لا دەبنەوە ئایا بایکۆتی پرۆسەکە دەکەن یاخود نەکەن چونکە ڕێی جیاوازهێنێکیان پێیان وایە کە بایکۆت خراپەندێکیان پێیان وایە من هەمێ سەر بایکۆت بکەم کۆمەڵە شت دەوترێ سەر بایکۆت ئەگەر بایکۆتی ئەمەلی سیاسی واتە نەچوونە ناو پەرلەمان بێ
ئەمە دوو قسەیە ئایا ئەم پەرلەمانتارە ئەمە ئیجابی یا سلبیە من پێم وایە طبعاً ئەگەر ئێمە غەدر لە دموکراسیت نەکردایە و ئەگەر بریتینە بێ لە ئاعترافکردن بەم دەرەنجامی هەڵبژارنە هەڵەیە نەچین بەڵام مادامێک دموکراسیت ئەتکراوە لە کوردستاندا و مادامێک دەنگی خەڵک دزراوە تۆ ناچاری شەڕەسەرم دەنگە بکەیت کەواتە تۆ وەسیلەیەکی ئێستا بەدەستەوەیە بڵین ئەم دموکراسیەتە شەرعی نییە و ئەترافی پێناکەمەوەی کە نەچیتە بەغا کەواتە ئەمە طریقەیەک هۆکاری دووهام واتە چوون بۆ بەغا ئەترافە بە نەتیجەی انتخابات ئەترافە بە تەزویر دەسوپەنجە نەرمکردنە و جو ڕادێربوونە بۆ هەر دەرەنجامێک ئیتر بە زەبری هێزە فیشەکە بەر شێوەیە بە سەردا سەپێنرێ ئەمە طریقی زەرریش هەیە نەچوون زەرری هەیە تۆ لە کایی سیاسی عراقی کە کایکی سیاسی زۆر سەرچیە و هەموو لایەنەکان خۆی بۆ وەکتن چونکە ئەزانن کە ئێستا ینی منبعی یان ناوەندی یەکلاکردنەوەی مەسیری سیاسی هەر لایەنێکی سیاسی بە جۆر جۆرەکان پەیوەنددارە بە بەغداوە کەواتە تۆ ئەبێ لەوێش حازربی ئەمە چۆن نەکرێت من پێم وایە ئەگەر لایەنە سیاسەکان قەراریاندا مقاتعی پەرلەمان بکەن وەکو ئەتراف نەکردن بە بەشداریکردن لە عملی سیاسی وا باشە لە ڕێگەی عیلاقاتی دیبلۆماسیەوە ئەم کلێنە پڕکەنەوە ئەمە هەرچەند لەوانەیە بەقەدرەوە نەبێ بەڵام بەس باز لەوە کریستە بۆن نەگەر ئێوە نەڕۆن ئەو لایەنە ئەو کورسیان دەچن بۆ لایەنەکانی تر بە پێی یاسای هەڵبژاردنەکان منە لە ڕووی یاسای ئەمەوێت تعلیقێکرد بە بدەمێ ئەمە لە ڕووی یاسایی دەسووری لە بەروی خساسەکەی من دەسوورە لە ڕووی یاساییەوە دوو قانونمانەیەکە ئەمە کە قانونی ئیستیبدالی ئازاواتە گۆڕینی ئەندامەکانی ئەنجومەنی نوێرە یان لە ساڵی 2007 هەموار کراوە لە 13 و 14 هەمواری تری دەرچوو ئەم یاسایە بە پێی ئەم یاسایە بێ تەنها ئەتوانرێت بۆ نمونە ئەگەر کەسێک نەهات ئەبێت لەناو لیستەکەی خۆیدا و لەناو هەمان دایرەدا کەسێکی تر بێت لە دوای ئەوەوە بەڵام ئەم شێوازە مقاتعەیە نەبووە لە مێژووی سیاسی عێراق دوای 2023 نەبووە کە هێزێکی سیاسی دوایەوە کە چەند کورسێکی پەرلەمانی بەدەستێنێ و نەچێتە پەرلەمانەوە ئەمە نەبووە ئەی کەواتە چی ئەکرێ کەواتە بە یاسای ئیستیبدال حەل ناکرێم قەزەیە چونکە ئیلا ئەبێت طریقەیەک بێت چارسەرێن بکرێ بە کۆمیسیۆنیش حەل ناکرێت پێی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێرانی عێراقی ژمارە 45 ئەی کەواتە چی ئەکرێت لێک حاڵەتە حەلی هەیە ئەوشەوەیە مفاتحێکی محکەمەی اتحادی بکرێ محکەمەی اتحادی و کاتە پێتەڵێت ئەمانە مافی خۆیانە هەڵوێستەکان هەڵوێستی سیاسی و ئەبێ دەستیان لێ دەدرێ لەوانە شەڕی محکەمەی اتحادیەوە بەکەوێ کورسانە پڕ بکرێنەوە کاتە ئیحالەیەکە ئەبڵێ پێتەڵێ بە پێی کام یاسایە تۆ ئەتوانیت دەستبەری بە پڕکردنەوەی کورسانە بەڵام هەتا ئێستا ئەمی شانەکە نهاتونتە پێشەوە ئێمە پێویست ناکە بیریان لێ بکەینەوە ئێمە هەڵوێستی سیاسیمان هەیە ئەم هەڵوێستە سیاسیە بگەێنین ئەم هەڵوێست سیاسیە پەیوەنددارە بە قەراری سیاسی شۆردایەنەوە بەڵە سوپاس دەکەم کاک سەلیم سەبارەت بە ئەوەی کە ئێوە مەسەرەن ڕەنگەکەی خۆتان یەکلا بکەنەوە ئایا بەشداری پرۆسی سیاسی دەکەن یاخود بەڕێز باسی ئەو سکاڵیان کە لە کۆمیسیۆن یاخود بەنیازن لە دەرگای فیدراڵی تۆماری بکەن ئێوەکەی مەسەرەن دوای یەکلابوونەوەی ئەمە بڕیاردن بەشداری دەکەن یاخود نەچکە ئێستا خۆت دەزانی ئەوە لایەنەکانن ڕۆشتون بۆ بەغدا ئێوە لێرە خەریکی مەسەرەن و توێژن لەسەر مەسەلەی تەزویر ئێمە کۆتا بڕیار دیارە پێش دروستبوونی حکومەت یان لەگەڵ دروستبوونی حکومەتە یان لەو کاتانەی کە بە تایبەتی دادگای باڵا یان کۆمیسیۆن UN هەموو ئەوانە دیارە ئەمریکاش بە دووادا چوون بۆ ئەوانە دەکاوە تەکلیفی لە UN کردووە هەموو ئەمانە هەیە بزانین جوابەکانی ئەوە چ دەبێ ئەو کاتە کۆتا بڕیار دەبێ بە تاکیدە و لایەنانە دانیشن و کۆتا بڕیاری لەسەر بدەن بەڵام ئێمە گرنگ بەلای ئێمەوە و بەلای چوار لایەنانەوەم پێم وایە پرۆسەی سیاسیە بە شێوەیەکی باش بە شێوەیەکی تەندروست کە ڕاست بکرێتەوە وەچی کە یاری بە دەنجی خەڵک نەکرێ و بە چارەنووسی خەڵک نەکرێ لە هەرێمی کوردستانە بۆیە بنیاتی باش دەبێت لەسەر ئەساسی باش بندرێ بۆیە ئەو کاتە بۆ ئەو لایەنانە کە بتوان بەشداری پرۆسەی سیاسی بکەن ئەگەر ئەوە ڕاز نەکرێتەوە کەواتە بێ یاساییە بێ دادگاییە لە هەرێمی کوردستان لە ئاستی عێراق
ینی دەبێت داوایەکانی ئەم چوار لایەنانەوە ئەو لایەنانەی تریش کە هەن یانەوە تەوایە یان ئەوچێ یەک لای دەکاتەوە دەبێت دادگای یەک لای کاتەوە ئەجا کۆمیسیۆن کەم تەرخەمە دەبێت عقوبەی خۆی وەرگێ و ئەو لایەنانەی کە تەزویریان کردو دەبێت عقوبەی خۆیان وەرگرن ئەو کاتە دەکرێت بڕیاری لەسەر بدەیت بەڵام ئەگەر هیچ یەک لەوانە نەکرێت کەواتە هەر پرۆسی سیاسی لە عێراق فەشەل دێنێ چۆنی پێکاتنی بینی لایەنەکانی کێ وە بەرژەوەندی تایبەتی خۆیان و ئەمەش نەتیجەی عێراقی گەیاندۆتە ئەوەی کە ئێستا عێراق خاوەنی هیچ شتێک نەبێ بەداخەوە ینی بۆی من پێم وایە ئەوە دەبێت ئێمە ستۆپێک بە هەموو ئەوانە بکەین و پرۆسانە بکەین کە ئەم لایەنانە مادام داوایەکانمان لەسەر حەقەوە مادام بەرگە و دەلیلمان هەیە نابێ گوێ بدەینە هیچ شتێک بۆ ئەوەی کە ئەمانە بگەڕێتەوە جێی خۆی و هەموو مافێک بگەڕێتەوە دەستی خاوەن ماف بە پێی ئەو دەستورەی کە هەیە ئەجاگەر دەستور لە سەرەتاوە پێشێل بکرێ ئەو یاسایانە پێشێل بکرێت و چۆن بەشداری پرۆسی سیاسی دەکەی بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بۆی کە لەڕێی یوێنەوە دەتوانرێت چی بکرێت کە بۆ نمونە بەڕێز باسە لەوە کە میساقی شەرەف پێش هەڵبژاردنەکان ئێوە واژۆتان کرد کە بەڕێزت یەکێک بووی لەوانەی کە خۆتان واژۆتان کرد لەگەڵ هەردوو پارتە دەسەڵاتدارەکە پێ دوای دەتوانرێت هیچ بکرێ کاتێک کە و میساقەتان مۆر کردووە ئێستا تەزویر کراوە ئەوان کۆبوونەوەی خۆیان کردووە لەسەر ئاستی عێراق کۆبوونەوەیان باسی ئەو پرۆسی هەڵبژاردنیشیان کردووە باسی بە ئەو بەرگە و دەلیلانەی کە پێشکەشیان کراوە لەسەر ئاستی عێراق و ئێمەش لایەنەکان لە کۆتا دانیشتنا لەگەڵیان دانیشتین ئێمەش ئەو بەرگە و دەلیلانەمان پێشکەشکردن بەس ئەوان باسی زیاتریشیان دەکرد 1306 شکات کراوە یعنی لە مەسەلەی UN لەسەر پرۆسی هەڵبژاردن لە عێراق ئەمان تا ئێستا لە هەوڵدان و ئەمریکاش ئێستا هەر پاڵپشتی لەو مەسەلەیە دەکا ئەمە گرینگە ینی بۆ مەسەلەی عێراق کە پشتیوانی هاوپەیمانان و پشتیوانی UN لەسەر مەسەلەکە بە دوواداچوون بکرێ و ناڕەزایەتیەکانیش بەردەوامن دەمێنێتە سەرەوە پێکێنانی حکوومەتی عێراقی لەم کات و ساتەدا بۆ ئایا چۆن پێک دێ پێکاتەی حکوومەتەکە ئەوەش گرفتی لەبەردەمە بەم هەموو کێشەوە بچی حکوومەتیش پێک بێنی بۆی ئێمە چاوەڕێ ئەوە دەکەین چاوەڕێ وەڵامی ئەو لایەنانە دەکەین بزانین ئەمان چ جوابی ئێمە دەدەنەوە ئایا بە فیعلی هەر بەردەوام دەبن خۆ دەکرێت دوای پێکێنانی حکوومەتیش هەر ئەو پرۆسێ بەردەوام بێ بۆ بەدواداچوون و بە سزاگەیاندنی ئەو لایەنانەی کە تەزویریان کردو ئەوە دەکرێت بەڵام دەبێت ئیتمینانی ئەم لایەنانە بدرێت لە هەرێ بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئێمە لە هەرێمی کوردستان باسی یەکڕیزی دەکا باسی مافی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و کورد دەکرێت بەو شێوەت و لە بسمیلا و بچی فێڵ لە برایانی خۆت بکەیت ئەوە دەبێت هەموو ئەو پرۆستانە دەبێتە شتێکی بەلاش ینی زەبۆ ئێمە قەنەعەتمان بەوە نییە فێڵ لێ بکەین قەنەعەتمان بە تەزویر نییە وەنە تەزویر قبوڵەکەین وەنە تەزویریش لە خەڵک دەکەین و دەمانەوێت بەڕاستی شەفاف بین بەرامبەر بە پرۆسەی سیاسی بەرامبەر بە هەڵبژاردن و بەرامبەر بە هەموو خەڵکی عێراق و دەسەڵاتی سیاسی لە عێراقش بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان دواتە گرێمەوە لای بەڕێزت وەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کاریکەی دیزاین و دیکۆرات کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد ئەسترۆپۆل سەقفی مەغریبی کاغەزی دیوار تەختەی ئەرزی سرێتیواڵ و چەندین دیکۆری تر لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالیتی کارەکانتان جێبەجێ دەکەین ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات
برنج و ڕۆنی قوو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێت و دڵی برنج و ڕۆنی قوو هەڵبژێرە. برنجی قوو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنی قوو بەکاربێنە. برنج و ڕۆنی قوو تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37. فانسینێت. کاتێک ئێوارە ئەگەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆنێکی خۆش سەرنجت ڕاکێشێ، خۆت بۆ ڕناگیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی. خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێی خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش. برنج و ساوار شعری ئەو چایە باش و نیسکون و ڕۆن و لۆبیایە. ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مالایە. هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش. بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش، بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش. بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک سەلیمە گەبگەرم و لای بەڕێزت بە کورتی سەبارەت بۆی کە پرسیارێکی تر سەبارەت بۆی کە تاوەکو ئەنجامی ئەو ناڕەزایەتی ئێوە یەکلا نەبێتەوە کەواتە بەشداری نەسەردانی بەغدا دەکەن، بەشداری پێکەنانی حکومەت و بەشداری دانیشتی پەرلەمانیش دەکەن کەوا بڕیارە یەکەم دانیشتنی پەرلەمان لە 1/7 بەڕێوە بچێت؟ بە تاکید بەرەبەر نابەشداری و پرۆسە سیاسیانە ناکەین، بەڵام کاحاچی من دەمەوێت خاڵێکی زۆر گرنگکەیە بەنسبەتە چوارلایەنەوە پێم وایە دەرفەتی زۆر کراوەی باش لە بەردەمدایە کە بتوانن بۆ داهاتوو هەنگاو بنێن. ئەگەر بەشێکی لەوە مقاتعەش بێ بەڵام بەشێکی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە ناڕەزایەتی گەورەوە لەسەر ئاستی نێودەوڵەتیش گوێ لەو مەسەلەیە دەگیرێ بکەواتە بە گرنگی دەزانن. بۆنم پێم وایە بۆ داهاتوو دەبێ هەنگاوی گرنگتر بنین کە لە پرۆسەیەکی سیاسیە لە پرۆسەیەکی هاوپەیمانی باشتە کە بتوانە ئەو چوارلایەنە هەنگاو بنێن بۆ هەرێمی کوردستان و بۆ سەر ئاستی عێراق بۆ ئەوی هەموو ئەو خواری ناڕێکیانە ڕاستکەینەوە و بتوانین متمانە بۆ جەماوەەر بجێڕینەوە و بتوانین هەموو ئەو خوار و خێچانە بێنینەوە سەر ڕێگەی ڕاست. باڵای سوپاس دەکەم. کاک تور سەبارەت بە ئەنجامی هەڵبژارنەکان پێ دوایە بەدڵی ئەمریکیەکان ئەنجامی هەڵبژارنەکانی عێراق لەسەر ئاستی عێراق بۆیە زۆر بەلایەنەوە گرنگە بۆ من هەموو لایەنە کوردەکانیش بەشدار بن لە پێکەنانی حکومەت و پەرلەمان. دراستێتەوە بۆ خۆدان زانم ژێژی سیاسی لە عێراقا هەمیشە هەندێک هێز هەن واناسراون کە لە ئەمریکیەکانە نزیکترن، هەندێک هێزی تریش هەن کە ڕاستە خۆ لایەن ئێرانە دامەکرێن. ئێستا هەڵبژاردنیەم جارە یەکێک لە ئەو هێزانێکە هەیە لانی کەمی بوون مەسەدرەکان لە ماوەی ڕابردوودا گەرچی لە 2006 و 2007 شەڕی ئەمریکیەکانی کردو، بەڵام ئەم ماوەیە زۆر پەیوەندیی باشە بوو لەگەڵ ئەمریکیەکانە و لەگەڵ ینی
ناوەندە عەرەبیەکەی سونیەکەشی بە تایبەتی سعودی و هەندێک لە وڵاتانی تریشە و لەگەڵ ئێران زۆر منسەجیم نەبووە سەدرێکە لە هەمان کاتە حەیدەر عیبادیش کەسێک کە ناسراوە کە زیاتر ئەو بەرەیە لەنا حیزبی داوایە کە زیاتر لە ئەمریکیەکان و بەرتانیەکانە نزیکە لە ناو هێزەکانی تریشە هێزی تر هەن بۆ نمونە لە ناو سونەکانە زۆریان ئەوانەی کە لە ناو سونەیە هەن چه بەرەکەی ئیتلافی وەتەنی مهین و قایمی وەتەنی عەلاویە چه قەرارە بەرەی قەرارە ئەوانیش ئەوەی ئوسامە نجەفی ئەمانش لە خەڵکانێکن کە زیاتر لە بەرەی ناوەندە سونیەکە و ئەمریکیەکان و ئەوانەوە نزیکترن لە کوردیشا لە کووردا زۆر هین نییە ینی بۆ نمونە ئەو کێشەکە ڕوون ئەو کێشەکە من پێم وایە لە کووردا یەکێتی و پارتی بە تایبەتی شەڕی بەشداریکردنەکەن نام حکوومەتەیە جام حکوومەتە ئێران پێچەوەنی ئەمریکا پێچەوەی کە پۆستەکان خەریکی وەرگرتنی پۆستن چونکە لە ڕاستیە ئەمە بە دوای ئەوەنی مەکسەبی سیاسی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ دەستکەوتە مێژووی و نەتەوەیەکان دروستکەن هۆکارێکی تر لێرە چییە؟ ئەمریکیەکان ئێستا یانەوێت ئەم لایەنانێکە لە خوێن و نزیکترن ئەمانە حکوومەت دەرفەتیان لەبەر دەستایە حکوومەت تەشکیلکەن لانی کە مێگرانەکەی تریشیان بۆ نمونەیەکی وەکو بەرەی فەتحیان بێتە ناوەوە کە دووەم هێزە دوای سەدر هینە لانی کەمی سەرێکی حکوومەتی بەدەستەوە نابێ یاخۆت لە ژێر ئەجندای ئەم لایەنان دەبێت کە لە ئەمریکیەکان و نزیکترن بۆیە دەیانەوێت زووتر حکوومەت تەشکیل بکرێت و خاڵێکی تریش کە ئەوان نەتیجەی انتخاباتەکە هەڵبژاردنەکە وەکو ئێمە نابینن ئەوەی هەڵبژاردنەکە لە هەموو عێراقا ئەو تەزویرێکە لە سلێمانی و لە هەولێر و دهۆک و کەرکووک و بەشێک لە مووسڵا کراوە لە هەموو عێراقا پارچەکانێکەوە نەکراوە ڕاستە لەوێنەوە تەزویرێک کراوە هەندێک غەدر کراوە بەڵام ئەوە نەکراوەکە لێرە کراوە لێرە بەپێی بەرنمەیەک لە ڕێگەی بەکارهێنانی جیازەکە و خەرخکردنی جیازەکەەوە لە ڕێگەی ئێزیرامەوە تحریفی بەرنمەکە کراوە بۆ ئەوەی کە دەنگ بۆ ئەو دوولایەنە بخوێنێتەوە باشە بەرحاڵ سەبارەت بەلایەنە کوردیەکان ئەگەر پێ دوای ئێستا یەکڕی زبان ئەو تەزویرە نەکرابایە بۆ نونە پارتی و یەکێتی ئەو تەزویریان لەلایەنەکان نەکردبایە گەورەترین کوتلەنە دەبوونە کە کورد ئێستا 58 کورسیە ناوە لیستی سەدر بە 54 کورسی ئێستا بووە بە یەکەم لیست لە سەراستی عێراق بەداخەوە لایەنە کوردیەکان لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی پارتی و یەکێتی بنەمای یەکڕیزیان نێشتە لە کوردستاندا واتە زمینەیەکیان نەهێشتەوە بۆ کە یەکڕیزی سەر دروست بکرێت بۆ نمونە ئازادیە هەر کەسێک کە دەنگ هەڵبڕێ و ڕەخنە بگرێت دەم کوتەکرێت مافی مرۆڤە پێشێ دەکرێت دموکراسیە ئەتکەکرێ ئەوەی کابینیمان لە ڕێگەی تەزویریدا پێشتر لە دخۆلەکانی پێشودا هەڵبژاردندا بە بەکارهێنانی هێز و بە زۆر ناردن و بە تەزویرکردن لە ڕێگەی 2000 دەنگدان و 3000 دەنگدان و 1000 دەنگدان و یعنی بە ئەنواشەوە گۆڕینی سنۆخەکانی دەنگدان و بە ئەنواشەوە تەزویریان کردووە کەواتە تۆ بە چ جۆرێک تعامل دێت یەکڕیزی لەگەڵ لایەنەکەی کە دەنگەی تۆی بردووە بۆ نمونە ئێستا گریمانیچێتی لە سلێمانیە 8 پەرلەمانتاری هەیە ئەمە شتە چواری لانی کەمی بەلای منەوە پێم وایە ینی 5 تا 6 ینی خۆی نییە هەیە لایەنەکانی ترە بە زۆریشی گۆڕانە کاتێک کە دەیبا وەکو دێت لە بریتۆ نوێنەرایەتیەکە و مافی ئەو نییە و نوێنەرایەتی خەڵکیش ناکە کەواتە تۆ لێرەوە ینی بنەمای یەکڕیزیت نەهێشتۆتەوە بۆ چ جۆر چ داواکارێکت هەیە لە من کە بێم یەکڕیزم لەگەڵ تۆیە کاتێک کە تۆ مافەکە مەخۆی ئەمە بەشێکەواتە ئێمە پێشەوەی عێراق مافی تۆ بخوا تو هاتووی زۆ مافی لایەنەکەی ترت خوارد و داواشەکەیت یەکڕیز بن لەگەڵتا کە ئەمە ناکرێت مستەحیلە بکرێت بۆیە ئێمە پێش هەموو شتێک بەلای منەوە پێم وایە ئیترە بێ ئێمە خەریکی ڕاستکردنەوەی عملی سیاسی بین لە هەرێمی کوردستاندا دەبێت لێرە پرۆسەکە ڕاست بکرێت لێرە ئەم پرۆسەی ڕاست نەکرێتەوە هەتا ئەوها بە خواریە ڕوا هەم لە ڕووی مافەکانمانەوە وەکو کورد لە بەغدا بەرەو دوا دێن ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواتر دێن هەم لە ڕووی ئەوەی کە ئەزمموی دموکراسیێت و پرۆسی دموکراسیێت لە وڵاتە ڕۆژ بە ڕۆژ خاوتر دەبێتەوە و ینی زیاتر شکست خواردوو دەبێت و دوجار ینی شەرعیەتەدا بەلایەنەکانی ترکە هێز بەکاربێنن ڕاستکردنەوەکە دەبێت چی بێنگاویەکە بەڕای من ئێستا خەریکی چارەسەرکردنی دۆخی هەرێمی کوردستان بن چوار لایەنە یەکەم بەرەیەک دروستکەن دوو ئەم بەرەیە کار لەسەرەوە بکات کە هەم
ئیتر لە ڕێگەی کەمپین جەماوەری خۆپشاندان و بەکارهێنانی وەسایلی مەدەنی بە هەموو هێزەکانی تری عێراقیش بڵێ و بەم دوو هێزش بڵێ ئەمە حەزبی ئێوە نییە حەزمی ڕاستەقینی خۆیان پیشاندا و ئیتر خۆ حاضر کە باڵبژاردننی ئایندا و هەموو ڕێگەیەکی مەدەنی بۆ ئەمە تاقی بکرێت. سپاس دەکەم. کاک سەلیمە گەبگەرم وڵای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی چوونی کورد بۆ بەغداد ئەمڕۆ یەکێک لە ئەندامانی شاندی پارتی خەسرە و گۆران بۆ دەنگی ئەمریکا باسی لەوە کردبوو ئێمە چاوەڕێی لایەنەکان ناکەین مەسەلا مەوەستی ئێوەیە کە ناڕازین ئەوان ڕۆشن بۆ بەغداد. بۆچی پێشتر ئێوە کاتی ڕفراندۆمەکە کە دەتان وت مەسەرەن کاتی نییە زۆرجار باز لەوە دەکە کە ئێوە عێراقیانە بیر دەکەنەوە یاخود عێراقچێتی دەکەن ئێستا پێ دوایە دۆخەکە چۆنە بۆچی ئەوان ئەو پەلەپەلایەنە بۆ گەڕانەوە بۆ بەغداد مەسە هەر لایەنە و بەجیا خەریکی ئەوەن بڕۆن بۆ بەغداد. وەڵام ئەم پارتی و یەکێتی لە هەرێمی کوردستان ئێستا زۆرینەی کورسیان هێناوە و ئەوان لە دوی بەرژەوەندیەکانی خۆیان دەگەڕن و حەول دەدەن کە زووتر بگەنە ئەوەی کە لەگەڵ لایەنی سەدرا گفتوگۆ بکەن بۆ ئەوی پۆستەکانیان بەدەست بێن و تا ئێستا بۆ معلومات لە هەرێمی کوردستان دوای 15 ساڵ مەسەلە لەگەڵ عێراقا پرۆژەیەکمان نییە کە لە بەردەستی لایەنەکان بێ یان ئیتیفاقی لەسەر بێ کە ئێمە مافەکانی ئێمە بە پێی ئەو دەستورەی کە لە عێراقایە چمان وەرگرتووە و چەندی ماوە بۆی ئەگەر پارتی وێچێتیش دەرنەچوون لایەنەکان بزانن ینی ئەمجا ئەوە یەک ڕیزی لەسەر دروستە بێ کۆدەنجی لەسەر دروستە بێ کە لایەنەکان پێشوەختە دانیشن دەبووە پێش هەڵبژاردنەکان ئەم کۆبوونەوە بکرا کە ئێمە ینی دەبووە هەر لە خولی ڕابردوش ئەوە هەبووە تەمان هیچی نییە لەبەرەوە ئێستا وان شەڕی پۆست دەکەن و پێشیان وایە ئەگە تا زووتر بچن باشتر دەبێ بەڵام ئەمن پێم وایە هەر ئەوەی کە ئێستا هەیە پێگەی مختەدا سەدر و کە زۆرینەی کورسیەکانی بەدەستێنا و حکومت دروست دەکا بە هاوپەیمانیە پێم وانە بەو شێوەیە ئیستیجابەی بەرامبەر بەوان هەبێ چکە ئەوانش کە دەڕۆن هەست دەکەن کە بە کۆرە تەزویرەوە دەچن بۆوێ و بەبێ پلان و بەرنامە و پرۆژەیەک دەچن و دەنجی خەڵک بەو شێوێ لەگەڵیان نییە لەبەرەوە هەموو تاسیری سلبی دەبێ بۆ لایەنی پارتی یەکێتی و ئەگەر بشیانەوێ لەگەڵ ئەو بەرە بەڵێ بەس بۆچی بۆ نمونێ لەگەڵ ئەو لایەنانە ئیتیفاق بکەن خۆ ئێمە لەسەر چ ئیتیفاقکەین خۆ لەسەر پۆست ئیتیفاق ناکەین دەبێت بە تاکید لەسەر پرۆژەیەک بێ ئەگەر ئەو تەزویرانەش نەکرایە خۆ دەبووە بەڵێ نەبووە نە لە ڕابردوو نەبووە داهاتوش نیان بەڵێ بەس قسەکە لەسەرەوەی بۆچی بۆ نمونە بۆ تەزویرەیە کە کردویانە لە لایەنەکانی هەرێم خۆیان مەسەلەن ڕێکن بە یەکەوە بۆ نمونە و تەزویرێک کە لە سلێمانی کراوە لە هەولێر کراوە لە دۆک و لە کەرکووک و لە بەشێک لە ناوچە کوردستانەکان لە پارێزگەینەوە کراوە بۆچی یەکەڵوێستن بەڵام ئێستا خۆشیان ناتوان یەکەڵوێست بن کە بڕۆن بۆ بەغدا بۆ نمونە ئێستا کە پارتی بازدەوەکە داوای سەرۆک کۆماری کردووە لایەنەکەی تری یەکێتی ناڕازیە. ئەوان کا حەکومەتە ئێستا ینی 50 ساڵیش دەبێت قەت یەک ڕیز نەبوون یەک دەنجیش نەبوون ئیلا لەسەر کۆمەڵە پرس لەسەر مەسەلەی نەوت بەڕێکردن تەوزیعات بووە لەسەر مەسەلەی تەزویر تەوزیعات بووە ئەوانە یەک دەنگن بەڵام لەسەر دابشکردنی پۆستەکان یەک دەنگ بوون بەڵام لەسەر پرۆژەیەک و مەشروعێک بێ کە خزمەت بەم هەرێمی کوردستان کە ئامادە نین و نیشیانە پرۆژەیان نییانی لەسەرەوەی کە یەک دەم بۆیە ئێستا پارتی لەو پەڕی سربەخۆیەوە ئێستا دەچێت بۆ کەربەلاو نەجێ ئێکاکە ئەمە چەند جیاوازی هەیە ینی ئەمە چ تەناقوزێک کە تو لە سیاسەتی خۆتا لە ماوەی 3 مانگە ئەم بەسەراتە گەورەی بەسەر بێ بەسەر هەرێمی کوردستان بێ ئێستا شەڕەوەی لەسەر بکەی لە پێشەمەوە بچیە بەغدا ینی بێ ئەوی لە لایەنەکان پرسی بێ ئەوی بڵێ کاکەرە پرۆژەیەک بە بنووسینەوە یەک ڕێزی ئەساسی پرۆژەیەک دێستا ئێمە 4 لایەنین هاودەنجین یەک دەنجی لە بەڵام خوارد دەبێت پێویستیمان بەوەی پرۆژەیەکمانە بێ بۆ چاکسازی بۆ بەرچاوی خەڵک بەرچاوڕۆنی خەڵک بۆ داهاتوو کە ئێمە چۆن کار دەکەین سیستەمێکمان هەبێ ئێخۆ ئەوە بۆ عێراقی شەروایە کە خاڵێکی گرینگە کە بتوانین لەسەر و دەستورە ئێمە داواکاریەکانمان جێبەجێکەین بەس من لەو ڕۆوە پێشنیارێک دەکەم ئەگەر ینی مەرحەلە دووش بێ سێش بێ بۆ بەشداری بەڕاستی ئەم 4 لایەنە لەگەڵ لایەنی براوە لەگە مختەدا مختەدا سەدر پێکاتی مختەدا سەدر جیاوازە لە لایەنە سیاسیەکان ئەمە ئەمریکاش کە ئێستا حیسابی بۆ یەکا پێگەیەکی جەماوەری بەهێزی هەیە و ئامادەشە شاریعی عێراقی بە تەواوەتی بجوولێنێ و زیاتریش لەگەڵ پرۆژەی خەڵکدایە ینی اینجا چەندی بۆ کراوە بەروا بە دەرکەوتوم پێم وایە بۆ ئەو کاتە بۆ ئەو لایەنانە گرنگ دەبێت کە ئەگەر بەشداری بکەین
سێ خاڵمان هەبێت لەوەی کە ئێمە داوای پۆست نەکەین لە بەغدا و داوای ئەوە بکەین موچە بگەڕێتەوە نەوت و بنزین بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و حیسەی جوتیارانیش بێ ئەوکەی کە با هەمووی بۆوان بێ ئەم پێم وایە ئەوە زۆر گرینگە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و لە بەرژەوەندی خوازانیش دەدەی کە 20 ساڵە توجارەت بەو خەڵکەوە دەکەن بە سەروەت و سامانیەوە بە موچەیەوە هیچ حیسابێکی خزمەت گوزاری بۆ خەڵکە نەکراوە ئەم پێم وایە ئەوە وەکو دەڵێن لوبی قەزیەکەی بۆ هەرێمی کوردستان لەو مەرحەلەی دا ئەگەر هەموو لایەنەکانیش بەشدار بن هەر ئەو داواکاریان هەیە کە ئەگەر جێبەجێ بێ بەڵام تو بە بێمنەتی بە شەفافی هەدبێ شتێکی خراپ نییە پێم وایە. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر کاتمەکەمەوە چەند پرسیارێک بە کورتی سەبارەت بەوەی کە بەرەزوتە دێوە لە چەند ڕۆژ ڕابردوو لە بەغدا لەگەڵ کۆمەڵێک باڵوێزی وڵاتان کۆبوونەوە بەس لە ڕێی پەرلەمانیشەوە خەریکردن بۆ مەسەلەی تەزویرەکەی دەکرێت کە ئێستا بازدۆکە لیژنەیەک پێکێنراوە بۆ لە کۆڵنە تەزویر لە پەرلەمانی عێراق. بەڵێ دوایەوەی کە کۆمەڵە هەشتاوێک واژوکو کرایەوە دانیشتنی ئاسایی پەرلەمان کرا دانیشتنەکە ڕاوێژکاری بواتە هم بوو تەداولی بوو تەنها بۆ قسەکردن و مداوەکردن لێ قەزیە بوو کراتونکە نیسابی تیا تاوانە بوو بەڵام دوجار تەوسەیەکی دەرکرد لە ڕێگەی سەرۆکاتی پەرلەمانەوە و لیژنەی یاسایی ڕاستپار بووی کە هەوڵی جێبەجێکردنی ئەم تەوسەیە بداوە ئێمەش وەکو لیژنەی یاسایی کۆبووینەوە و ئەو خاڵانەی کە لە دانیشتنەکەی پەرلەمانە بوو جێگەی نیگەرانی بوو ئەو هەموو تەزویرێکە باس کرا ئێمە گیانمانە کۆمیسیۆن و بڕیارێکمان پێ دەرکرد بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان. بە چەند پاسبەتوان چی بکەن بۆ نمونە لە پەرلەمان؟ من پێم وانییە ئەمە کۆمیسیۆن لە ئێستادا بچێتە ژێرباری ئەوەوە چونکە ئێستا کۆمیسیۆن وا دەبینەکەم خۆڵی پەرلەمان ئەم پەرلەمانە نامێنێ بۆ خۆیان بۆ ئایندا ئامادەکەن بەڵام کۆمیسیۆنی ئێستا ینی لەبەرەوەی زۆر کەوتە ژێر پرسیارەوە پێم وانی عمری درێژ بێ پەرلەمانتوانێت بتمانێت لێ وەرگێتەوە تەسەوەر دەکەم بۆ خولی ئایندا ئەم کۆمیسیۆنی چێکە بێ لەو لایەنانەی کە ینی زۆرترین پرسیاری لەسەرەوە ئیشێ سەر دەکرێت و لە متمانی لەسێنێتەوە ئەمە تەسەوەری منە بەڵام لە هەمان کاتە ئێستا پەرلەمانتارەکان بەوە نەوەستاون پرۆژه نووسراوەتەوە پرۆژەکە بۆ ئەوەیە کە ئیلغای نەتایجی انتخاباتی ئەمجارە بکرێتەوە هەرچەند ئەمە قورسە لەوان لە ڕووی دەستوریشەوە ئیشکالی بۆ دروست بێ بەڵام گرنگەوەی تا ئێستا ئیرادەیەکی پەرلەمانی هەیە بەم ئاڕاستەیە هەوڵیەوە دەن و لە ڕاستیا خۆی لە ڕاستیا ئەوەش دوایەوات کە لە دانیشتەکەی چەند ڕۆژی پێش ئێستا دەرکەوت کەم هەڵبژاردنە تەزویری زۆر تیاکراوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئامادەنیە جوابی ڕخنە و شەکوای لایەنەکان باتەوە و دیارە جۆرێکان دەستی هەیە لەم مینە یاخود چاوپۆشی لەیەکە بۆیە ئەبێ ینی بکەوێتە ژێر پرسیارەوە بۆ ئێستا بۆیە بم ئاراستەیە ئیش دەکرێت دواوتە لەسەر مەسەرەی ئەو ڕۆشتن بە بەغدا بە تەنیا ڕۆشتن و پەلە بە کورتی بێت لە ڕاستە بریتە لە ڕازگۆنەبوونی پارتی دموکراتی کوردستان و بەداخەوە ئەوانەی کە بنای پارتیەوە قسەیان کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانەی بنای یەکێتیەوە قسەیان کردووە ئەمان هەمیشە چەند ڕۆژی پێش سەرجەمان لە مەسعود بەرزانی بوو باسی ئەوەیە کرد کە پێویستەکە کوردی یەکریز بێ ئەگەر یەکریز بێ کوا پرۆژەکە لە کوردستاندا کە داوای ئەم یەکریزیەکەی ئەنجابسی بۆ بەغا بەبێەوەی تۆ شتێک تەقدیم بکەیت شتێ داواکەی یەکریز بێ بەڵام کەی خۆ دەچی بۆ بەغا هەموو شتێک یەکلاکەیتەوە جاوانی تر بەجێ بکەن ئەمە ئەم نەمەقەیەکەی ترەوەیان کە چاڵایەکی لەسەر دروست دەکرا بۆ ئەسڵەوەکو کۆمەڵیان گۆڕان ڕۆژپان ئەوەن تەمەنە شتێکی خراپ تاوان بەڕاستی من پێ دەڵێم مێژووی جاشایەتی و مێژووی کلکایەتی لای ئەوان ئاساییە زۆر بە ئاسانی لە شەوڕێکا بادەنەوە لە تورکیاوە بۆ ئێران لە ئێران بۆ عێراق بە ئەمانە بەلایەنەوە ئاساییە بەڵام ئەمە لەوانێ بۆ لایەنەکانی تر وەکو پێویست نەکرێت. زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر ئەمین بەکرە ئەندامی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ مابووی هەروەها بەڕێز سەلیم کۆیی بەرپرسی پەیوەندیەکان و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە لە هەولێرە و لەگەڵ مابووی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتەنە.